جیاباریەکان ئەو ساڵ وەزعیان کووە زۆرن یان کەم هەیە وڵا کاکە زۆر کەم هەیە زۆر جیابهاییەکان کەمە ئەو ساڵەکە وەکو خۆت لە چەند دەرەو جیاباریانە دەینی بەخوا لە زەی گەوێ زەی بادینان دەهێنین ئەمە باشە لە چاو ساڵان نرخی زیاتریان کەمترا بەخوا نرخەکە زیاترە لە چاو ساڵان پایەکە چلوێ تۆلکەی بە 1500 و بە 1000 بوو هەنووکە بوویتە 2000 ئەو ساڵە زیاتر بووە هۆکاری چییە؟ بەخۆی کاکە باەن و توشت ئەشتانە ناهێن باەنەکە کەمە زۆر باەن کەم ئەو ساڵە ئەو شتێکە زۆر بەدەگمەن پیادەبی ئێستا چییە لە کنەنگۆ؟ تۆلکە و کاریە وڵە زۆر بەدەگمەنە گرانترینیان نرخی چەندە؟ وڵا کاکە جان چلوێ کادی بوویتە 9000 ئێستا 1 کیلۆ کارد 1 کیلۆ کادی 9000 ئەویش نییە ئەوش هەنیە بینین زۆر باشە ئەوەی ئاگاد لێ بیتن ئێستاکە خەڵک بە زۆری لە چەند دەرەو جیاباریانە پەیدا دەکات بەخوای دەستنە جێیەکانی دیکەش ئەوە خەڵکەکە هەیە دەستە جێی دیکە بۆ نمونە هەبوو نمونە دێگە لایە و جێ ئەو هەیە یعنی ئەو جیانەی ئاویان لێ زیاد لە جێکی ئاوی هەیە هەبیتن هەیە ئەویش ئەوەی من تەمەشام کرد جەنابەت کەنگرت نییە لۆ بەخوای کەنگەی چلو بە 4000 ئێستا چلو بە 4000 باشە من بە چەندی بدەمەوە ئەدی لە بازایەکەش ناچین مەعاشنی خەڵک پایینێ بچ بکەیتن پایە نییە مام عاجیماندی نەبی بخێرێ ئەمان خوای لەگە ئەو سار کەنگر و کاردی و تۆڵکاس دەکەم کما بە قورآن لەبەر ئەوەی بێ بارانی بۆ لەبەر هەندێ بێ کمانی باران نەبوو ینی لە منتقەیە و لێرێ ئەندەنا ئێستاە کەنگشتیوا هەیە بەس ئی منتقەی گەرمیان و کەرکوچێ و سلێمانی ئەوانەیە دێ دەناوچینێ لە هەولێرێ نییە هیچ ئەنی ئیلای نامشینەیان نەبی کار ینی جیاوگۆر نیە ئەوسا هەرێوەڵ ئەوەندەی متابە ئەم کرد کەنگر هەر زۆر کمەیان زۆر لەبەر ئەوەی کما لە دەستی ئەو لێرێ و لا منتقی ئەو لێرێن یار ئەوی هەبی لە منتقەی برێن چەمچەمالی و ئەوانەیە دێتن کەنگرەکە کاردیش هەرکمەوە کاردی هەر نییە تا ئێستا هەر نەمدیتێ ئللا کاردی قوڕەیە دەنا کاردیکەی ئەو کاردیانە دییان نییە ئەو کاردی شاخش هەیە ئەویش برێن ئێرانە ئەو ینی نەک برێنی عێراقێبی ینی کاردی خۆمانە نییە ناوەڵ هەر ئەبەت تا ئێستا نەمدیتێ ناتێت لە بازاری نییە